5 ساڵە شەڕ و ئاڵۆزیەکانی ناوخۆی سووریا بەردەوامە. ئاڵۆزیەک قوربانیەکانی بەردەوام لە زیادبووندان و لایەنەکانی شەڕیش ئامادەنین لەسەر داواکاریەکانیان سازش بکەن. قەیرانی سووریا کاریگەریەکانی تەنیا لە ناوخۆی سووریادا نەماوەتەوە، بەڵکو جەمسەرە بەهێزەکانی دنیاش بەرژەوەندیەکانی خۆیانی تێدا دەبینەوە. لە ئێستاشدا بۆ ڕێگرتن لە خوێن ڕشتنی زیاتر و بەریەککەوتنی بەرژەوەندیەکانی وڵاتە زلهێزەکان، کۆمەڵگەی نێودەوڵەتی کەوتوتە ژێر فشارەوە بۆ کۆتایی هێنان بە قەیرانی ئەو وڵاتە. بەشار ئەسەد سەرۆکی سووریا پێش کۆبوونەوەی نیویۆرکی تایبەت بە چارەسەرکردنی قەیرانی وڵاتەکەی ڕایگەیاند لە جیاتی ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی داوای دەستبەرداری دەسەڵات لە ئەو بکەن باشترە کار لەسەر لەناوبردنی چیرۆر بکەن. بەشار ئەسەد لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵێکی هۆڵندی ڕایگەیاند تا ئەو کاتەی کۆمەڵگەی نێودەوڵەتی داوای واسهێنانی دەسەڵات لە ئەو دەکەن قەیرانی سووریاش بەردەوام دەبێت. بەشار ئەسەد ئاماژەی بەوەش کرد بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریا پێویستە ڕێگیری لە هاتینی چەکدار بۆ ناو خاکی وڵاتەکەی بگیرێت، وەک هەموو جارێکیش ئەسەد سوپاسی ئێران و مۆسکۆی کرد لە کاتێکدا ئەم جارە مۆسکۆ پشتیوانی پرۆژەیەک دەکات کە لەوانەیە بەدڵی ئەو نەبێت. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە کۆنفرانسێکی هەواڵیدا ڕایگەیاند وڵاتەکەی پشتیوانی لە پلانی ئەمریکا دەکات کە ئەمریکا لەسەر قەیرانی سووریا پێشکەشی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەکات. پۆتین داوای لە بەشار ئەسەد کرد پابەندی ئەو پرۆژە بڕیارە بێت کە چارەسەری سیاسی بۆ سووریا لەخۆ دەگرێت هەرچەندە لەوانەیە بەدڵی ئەو نەبێت. هاوکات پۆتین بەشێک لە سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکای بۆ مۆسکۆ ئاشکرا کرد و وتی جۆن کێری دەستپێشخەرێکی باراک ئۆبامای دەربارەی سووریا گەیاندێتەوە مۆسکۆ و ئەوانیش پشتیوانی پرۆژەکە دەکەن و لە کۆبوونەوەی نیویۆرکدا بەشداری دەکەن. کۆبوونەوەی نیویۆرک بە بەشداری وەزیرانی دەرەوەی 18 وڵات بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریا بەڕێوەچوو کە وەزیرانی دەرەوەی هەریەکە لە ئەمریکا، رووسیا، تورکیا، سعودیا و ئێران بەشداری تێدا دەکەن. لەلایەکی تریشەوە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە کۆی دەنگی ئەندامەکانی پرۆژە بڕیارێکی بۆ وشکردنی سەرچاوە داراییەکانی چەکدارانی داعش و گروپە توندڕەوەکانی تر پەسەند کرد. بەپێی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش هەر لایەنێک پشگیری لە داعش و قاعیدە بکات دەخرێتە لیستی سەدراوانەوە. بەڵام ئەو لایەنانەی تاوانبارن و دەستیان هەیە لە ڕێخستن و جێبەجێکردن و پشگیریکردنی تیرۆردا پێویستە سزا بدرێن. چاودێرانی بارودۆخی سووریا ئاماژە بۆ دەکەن لە ئێستادا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەموو کات زیاتر بە جددی گفتوگۆ لەسەر کۆتایی هێنان بە قەیرانی سووریا دەکات و وڵاتان بۆچوونەکانیان تا ئەستێکی باش لە یەکتر نزیک بۆتەوە. سەرهەنگ ئیسماعیل، NRT